لە کۆمنتا خەڵک بۆی نووسی و گۆرانی وای لایەکە هونەرمەندەکە لای خۆی نەماوە بەهەر شەقامێکی شار تێپەڕێت پڕیەکات لە ئاواز و گۆرانی هەڵپەڕکێ من لەگەڵ کاکە فەرهادم ئەو گەنجەی کە شەو ڕۆژی بۆ نییە و بە هەر کوچە و کۆڵانێکی ناو بازاری سلێمانی تێپەڕێت جۆش و خرۆش دەخاتە بازارەوە ئەگەر چی کەم دووە بەڵام هەوڵ دەدەم لەگەڵ خۆی بدوێم کاکە فەرهاد چۆنیت تەندروستی چۆنە باشیش کرد ئەی دیجەکە شەحنی تایە دوای تۆزە گوێی لێ بگرین زۆر باشە وا دیارە ناتوانێت قسە بکات من لێرە کاسبکارێکی بازارەکەی لێیە کە تا ڕادێک ئاگاداری دۆخی ژیانێتی سڵاو لێبێت ئەگەر باسی ئەومان بۆ بکەی هۆکاری چییە ئەم کوڕە بۆ شێوازە ماوەیەکی زۆرە بەناو بازاری سلێمانی ئەسوڕێت و گۆرانی لێدات سەرەتا بەخێر بێن کاکە فەرهاد تقریبا من 5 ساڵێکە بینێ لەم بازاڕای بینم دایمە ئەم دیجێ بەلا باوەشێتی بە ژوێتی گۆرانی لێە بە بازارەکە ئاگەڕێ جات زۆربەی جاریش زۆربەی جار خەڵک لی کۆبێتە هەڵەپەڕێ لەگەڵیا یعنی ئەوە دڵیان پێی خۆشە یعنی زەرەری بۆ کەس نییە بەس جاری وایە کە پەرکە مێشتێک لی ئەیە خەڵک لی کۆبێتەوە خەڵک لی بێزارە جار وایە مێز بەرشەقاشر بێرشەقەیە جار وایە تووڕێ ئەکەن شتە هاوێ ئەوە ئاگاداری چیرۆکی ژیانین ئەم کوڕە بۆچی بۆ شێوازە وەڵای وەکو چیرۆکی ژیانی ئاگادار نیم بەس هەستەکەم بەخشایشی خوای گەورەیە بەزی وا بزانم هەورامیشە زۆر جاش گۆرانی هەورامی لێە زۆر جاروە گۆرانی وا لێیە ینی 20 ساڵ لەمەوە پێش لێدراون گۆرانانە ئەو خۆم تێبینی ئەوم کرد کە لە کۆمنتا خەڵک بۆی نووسی و گۆرانی وای لایەکە هونەرمەندەکە لای خۆی نەماوە بە تایشی دووە بەخوا گۆرانی وای لێەوە چ ساڵە هونەرمەندان ریخوای کردووە ئەم تازە زیینویە کاتەوە لێە لە بازاڕە خەڵک گوێی لێگرێ خەڵک جاری وە 20 کەسم بینی و هەڵپەڕیەوە بەنەی تەجلەکەی ئەمەوە لەگەڵ ئەما دڵخۆش بوون ئەم زۆر دڵی بەوە خۆشە کە سوکاری ئاگاداری دۆخی ئەوەن ئاگادارن کە تەندروستی چۆنە طبعا ئاگاداری دۆخی تەندروستی ئەمن بەس نازانم لە پێشەوە ئاگیان لێیان ئاگیان لێنێ ئەویان نازانم بەس وەکو خۆم 500 ساڵا بیم لەم بازاڕەیە دەوترێت ڕۆژانە یاخود هەفتانە دیجەیەکەیە گۆڕێ ئەمە چۆنە ئەم هەر ڕۆژە و دیجەیەکی پێ و چۆنیش لەکوێ شەحنیەکاتەوە نی تۆ ئاگادار وەنێ من ئاگادار بم بەڵام دیجەکەی ئەفرۆشێت لێکردنەوە خەڵ خۆشیێوێ لێ کڕێتەوە پارێکی هاتێت و دیجێش کاکڕێتەوەنێ جا شەحنەکەش لەم چاخانەیکە لەو دوکانێکە ینی هەمووی خۆشیێوێ هەمووی بۆیەکە شەحنی بۆکە تا ئەوی بەشی بکە من خۆم معزیبی ئەوەم چۆن شان و ملی نایەشێت یعنی بە درێژایی ناو بازاری سلێمانی دێت و دەڕوا و ئەم دیجەی بە سەرشانیەوەتی منش خۆم معجیبیەوەم یان تەڤەنەسا کرێکارێکیش بێ ڕۆتایوارە هیلاگە بێ بەس ماشەڵڵا ئەم هیلاگ ناوە دیجێ بە باوەشێتی بە 4 ساعتی خواگەڕێ و بەلاژوێتی جوێی لەگرتووە هەندێک جار نەبۆتە نیگەرانی بۆ کاسبکاران گرفتی بۆ دروست نەکردوون وەکو گرفت نا بەزە کاتێکە پەرکەمە لێیە ئەو کات دۆزە گرفت دروستەکە